سڵاو و خۆشەویستان لە تەلەڤیزیۆنی پەروەردەی جارێشتر پێتان شاد بووینەوە. من مامۆستا ڕێباز مەسعودم. ئازیزان دەتوانن بینەرمان بن لە پەیجی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر، هەروەها لە ئینستاگرام. ڕاستەوخۆ لەگەڵتانین. لە چەند مانگی ڕابردوو چەند سەد مامۆستایەک خولێکی پێداگۆجیان بینی و هەروەها دەمانوێت ئەمڕۆ بزانین ئەم مامۆستایانە ڕاهێنانیان لەسەر چ بابەتێکی پەروەردەیی کردووە. ئاخۆ لە قوتابخانەکاندا کاری ئەوان لەگەڵ کاری سەرپەرشتیارانی هاوڕێیانی ڕەخنەگر تێکەڵ نابێ. ئەم پرسیارانە لەگەڵ کۆمەڵێک پرسیاری تر ئەمڕۆ لەگەڵ مامۆستای ئیدریس محەممەد ڕەزا، مامۆستای ڕاهێنەر لە بەڕێوەبەرایەتی مەشق و ڕاهێنان تاوتوێ دەکەین. بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ میوانداریەکەتان. بەخێر بێ سەرچاوە. لە ڕوانگەی بەڕێستانەوە ڕاهێنان لە بواری پەروەردەدا چەندە گرنگە بخرێتە گەڕ. بەناوی خوای گەورە و میهرەبان، سواس بۆ میوانداری تەلەڤیزیۆنی کەناڵی پەروەردەیی کە کەناڵێکی فەرمیە سەر بە وەزارەتی پەروەردە. ڕاهێنان بۆ مامۆستایان بابەتێکی هەنووکەییە، ئەو بابەتەیە کە پێویستە بەردەوام کاری لەسەر بکرێت. لە ساڵانی ڕابردوودا ڕاهێنان بۆ مامۆستایان کراوە بۆ ماوەی چەند ڕۆژێک لە بەڕێوەبەرایەتی مەشق و ڕاهێنان. ئەم خولانیان کە بینیوە بە شێوازێکی تیۆری بووە، دوایی کە چوونەتەوە لە ناو قوتابخانەکانی خۆیانە بەرجەستیان نەکردووە. بەڵام ئەمەی کە ئێستا دەکرێت ڕاهێنانێکە کە خودی مامۆستای ڕاهێنەر خۆی دەچێتە ناو قوتابخانەکانەوە و لە ناو قوتابخانەکانیشەوە پێویستە پراکتیزە بکرێت. جیاوازی ئەم ڕاهێنانە لەگەڵ ڕاهێنانەی پێشوو بەم شێوازێ. کەواتە لە چ بوارێک دەتانوێت پەرە بە توانای نوێبوونەوەی مامۆستایان بدەن؟ بڵێ، طبعاً ڕاهێنان گشت بوارەکانی پەروەردە دەگرێتەوە کە مەبەستمان لە وشەی پەروەردە و فێرکردنە. ئەوەی کە مامۆستا لە قوتابخانەدا ئەنجامی دەدات دوو کاری پیرۆزە. یەکێکیان پەروەردەکردنە بە ئاراستێکی تەندروست بۆ هەموو ئەو قوتابی خوێندکارانەی کە لەبەردەستایەتی، و یەکێکی تریان پەروەردەی گشتی ئەو بابەتانەیە کە وەکو پرۆگرام، وەکو نەهجێک، وەکو بابەتێک لەبەردەستی مامۆستاکاندا هەیە لە دووتوێی بەرگێکدا پێویستە لە ماوەیەکی دیاریکراودا کە ساڵێکی خوێندنە بە قوتابەکەی بگەێنێ. ئەوەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین ئەوەیە کە چۆن ئێمە ئەو بابەتانە بۆ مامۆستایان ئەوەندە ئاسان بکەین و بیکەینە بابەتێکی پراکتیکی لە ناو پۆلەکاندا مامۆستا لەگەڵ قوتابەکانی، واتە تەنها مامۆستا خۆی وەکو کەسێکی پەیامگەر پەیام نەگەێنێ و قوتابی گوێگرێک بێ یاخود قوتابیەک و بانکێک بێ پڕ بکرێتەوە، بەڵکو پێویستە ئەوەی کە گرنگە مامۆستا و قوتابی هەردووکیان بەیەکەوە ببنە تەوەر، ببنە فاکتەری سەرەکی بۆ گەیاندنی ئەو پرۆگرامەی کە پێویستە لە ساڵێکی خوێندنە بە قوتابەکان بگەێنرێت. ئەمەش ئەرکی سەرەکی مامۆستای ڕاهێنانە کە بە کۆمەڵێک میتۆد ئاراستە کراوە، دەبێت ئەو میتۆدانە لە بواری خوێندنە جێبەجێ بکرێت. بەڵێ لەم خولێکە لە چەند مانگی ڕابردوودا ئەو خولە پێداگۆجێکە بەڕێستان بینیتان، کاتێک کە دەستنە قوتابخانەکان ئەرچی نوێ ئێوە چێ لە قوتابخانەکان؟ بەڵێ، ئێمە دوایەوەی کە خولێکمان بینی لە سەرەتای مانگی دەی ساڵی 2022 ئەم خولە پێی دەوترا خولی TOT یاخود خولی سەرکردە کە لەلایەن زۆر بەڕێز مامۆستا فایق پێشکەشمان کرا. نزیکەی 600 مامۆستا لە هەرێمی کوردستان بەشداری ئەم خولەی کردووە. شاری هەولێر وابزانام 92 بۆ 93 مامۆستای بەرکەوتووە. مرکزی شاری هەولێر وابزانام نزیکەی 48 مامۆستای هەیە. ئەوەی کە ئێمە دەیگەینین بە مامۆستایان کۆمەڵێک بابەتی گرنگە. یەکەمین شت ناساندنی پرۆژەکەیە بە مامۆستایان. خاڵی دووهەممان کە ئێستا دیداری دووهەم بووە کە سەردانی قوتابخانەکانمان کردووە، ناساندنی دیداکتیکە، ینی دیداکتیک وشێکی تۆزێک نامۆیە بە مامۆستایان بە شێوازێکی گشتی لە هەر قوتابخانەیە کاتێک کە پرسیارم کردووە مەبەستان لە دیداکتیک چییە؟ منیش دەمەوێتەوە بۆ بینەرانی خۆشەویست و بۆ جەنابیشتان ڕوون بکەمەوە. کاتێکە لە هەر قوتابخانەیەک پرسیاری ئەوم کردووە کەوتومە وشەی دیداکتیک چییە بەلایەنەوە، وشەکە تۆزێک نامۆ بووە و بە حقیقەت بەلای خۆشمانەوە کە سەرەتا پێشەوەی خولەکە بینین وشەکە تۆزێک نامۆ بوو. لەبەرەوەی ئێمە گرفتێکمانەیە لە زمانی کوردیە. کاتێک بۆ نمونە ئەم مۆبایلە کە دێتە وڵاتێکی عەرەبیەوە ناوی ئەنێن جەوال، کە ئەچێتە وڵاتی فارس ناوێنین گوشی، ئەمانە کۆڕی زانیاریان هەیە، کۆڕی زانیاری وڵاتەکەی خۆیان ئەو ناوی لێنێن. ئێمە کۆڕی زانیاری کوردمانەیە، بەڵام بەداخەوە
نەیانتوانیەوە ناو بۆ ئەم بابەتانە دابنێن. دیداکتیکی ژێشێکە لەو وشە نامۆیانەی تر کە هاتوۆتە ناو ئێمە. دیداکتیک لە ئەسڵا وشەیەکی یۆنانیە. یۆنانیەکان وەختی خۆی بەکاریان هێناوە نزیکەی 3000 ساڵ پێشزین وەکو بابەتێکی گرنگ لە هونەر و زانستی وانەوتنەوە. کەواتە دیداکتیک ئەگەر بە کوردیەکی ڕەسەن و بە پڕواتا و پڕمانای خۆی بمانەوێت بە مامۆستایان و بینەرانی خۆشەویست بڵین ئەوەیە کە دیداکتیک بریتیە لە هونەر و زانستی وانەوتنەوە. تا کاتێک مامۆستا کەوانە دەڵێتەوە دەبێت هەردوو خاڵەکەی تیابەدی بێت. یەکەم هونەری وانەوتنەوەی هەبێت، دووەم زانست واتە علمی لە بابەتەکەی خۆی پێ هەبێت کە پێشکەشی بە خوێندکار و قوتابەکانی دەکات. بەڵێ لە خولەکەدا ڕاهێنانەکانتان لەسەر چ بابەتێکی پەروەردەیی بوو زیاتر؟ بەڵێ لە خولەکەدا ئێمە ڕاهێنانەکانمان زیاتر لەسەر میتۆدەکان بوو. بڵین لایەنە پەروەردەیەکان ئەوە ئەکەوێتەوە سەر ئەستۆی مامۆستا کە مامۆستا بەو ئاراستەی قوتابەکانی پەروەردەکە کە کۆمەڵگە مامۆستای ڕاهێنەر یاخود مامۆستای بەڵێ مامۆستای قوتابخانە، بەڵام مامۆستای ڕاهێنەر زیاتر ئیش لەسەر میتۆدەکانەکات. کۆمەڵێک میتۆدەیە کە نزیکەی 15 میتۆدن. ئێستا خۆی میتۆدەکان گەلێک زۆرن بۆ 7 بەسەرەوەیە، بەڵام 15 میتۆدی سەرەکییانن. بەڵام بەگشتی میتۆدەکان باز لەسی دەکەن. بەڵێ میتۆدەکان باز لە میتۆد یعنی ڕێگە یعنی شێوازی وانەوتنەوە یاخود ڕێگەی وانەوتنەوە. کۆمەڵێک ڕێگەی تایبەت هەیە کە باز دەکرێت کە مامۆستا دەبێ بیڵێتەوە. بۆ نمونە میتۆدێکمانەیە پێی دەوترێت میتۆدی بازنەی یاخود میتۆدێکمانەیە پێی دەوترێت میتۆدی سەنگافوری. ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەر شێوازێک لە شێوازەکانی وانەوتنەوە کە ئێمە وەکو مامۆستای ڕاهێنەر مامۆستا بەڕێزەکانی خۆمان لە خولەکانە فێر دەکەین کە ئیتر شێوازی وانەوتنی خۆیان لەو شێوازە پەیامگەرایی و تەڵقینەی کە ئێستا هەیە بیگۆڕن بۆ ئەو شێوازی میتۆدانەی کە ئێمە وەکو بابەتێکی گرنگ بە ئەو مامۆستا بەڕێزانی دەگەێنین و ئەوانیش لە ناو پۆلەکانی خۆیانە بە مامۆستاکانی بەرجەسەس دەکەن و مامۆستایانیش لە ناو پۆلدا بە قوتابیەکانی جێبەجێ دەکەن. بەڵێکەواتە هەوڵ دەدرێ ئەو شێواز و ڕێگانەی کە وڵاتە پێشکەوتوەکانی بواری پەروەردە تازە بنمونە باس کرد وەکو سەنگافورە هەوڵ دەدرێ لێرەش جێبەجێ بکرێ. بێگومان ئێمەش هیچمان لە هەموو وڵاتانە کەمتر نییە کە ئەیانەوێت پێش بکەون. من بەڕاستی دەستخۆشی لە خودی وەزیری پەروەردە و وەزارەتی پەروەردەش دەکەم کە هەنگاوێکی زۆر پیرۆزیانە بە گرنگیدان بەم پرۆژەیە. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە ئەو میتۆدانە کاتێک ئێمە وەری دەگرین وەکو ئەو ناوە نەبێت کە پێشتر دایانوت سیستەمی سویدی و سیستەمی نازام کوێ ئەمە سیستەم نییە مامۆسانی بەڕێست. ئەمەی کە ئێمە دەیکەین سیستەمێکی خۆماڵی کوردیە. دەین سوود لە ئەزمموی هەموو کەسێک هەموو لایەنێک هەموو وڵاتێک هەموو شوێنێک وەرەگرین بۆی کە ئێمە بتوانین قوتابی خوێندکارەکانمان بە شێوازێک ئاراستە و پەروەردە بکەین کە خۆیان لە داهاتوودا ببنە کەسی داهێنەر، ببنە کەسی سەرکەوتوو، ببنە کەسایەتیەک کە بتوانن داهێنان لەو بابەتانەدا بکەن کە خۆیان بیری لێ دەکەنەوە. یەک لەو پرسیارانی کە دەوروژێن لێت دایمەن لە ناو پۆلدا پێی دەوترێت دیالۆگی سوکراتی. یعنی یەک لەوانە ئەو پرسیارەیە کە مامۆستا پرسیارێک دەوروژێنێت لە ناو پۆلدا هەموو قوتابیەکان ئاراستە دەکات بە وەڵامدانەوە بۆ هەموو ئەو پرسیارەی کە مامۆستا ئاراستی قوتابیەکانی کردووە بە ڕای جیاواز و هەموو ڕاجیاوازەکانیش کۆمەڵە قوتابی تر ئیستینتاجی شتی تری لێ دەکات. بەڵام لە ئەنجامدا چی؟ لە ئەنجامدا کۆمەڵێک وەڵامی زۆر جیاواز لە نێو قوتابیەکاندا دروست دەبێت کە هەر قوتابیەک بیر و بۆچوون لەسەر وەڵامی قوتابیەکی تری هاوڕێی وەڵامی کەسێکی تری نزیکی هەڵ دەهێنجێت یاخود هەڵ دەچنێت. چی لێ دروست دەبێت لە ئەنجامدا؟ لە ئەنجامدا بیرکردنەوەیەکی جیاوازتر، فکرکردنەوەیەکی نوێتر بۆ هەموو قوتابیەکان دروست دەبێت. ئەمە دەبێتە هۆکار بۆی کە تو هەموو قوتابیەک بەشدار بکەی و مامۆستا خۆی نابێتە تەوەر بۆی کە تەنها خۆی وەڵامی پرسیارەکان وەکو بانکێک بخاتە مێشی قوتابیەکان و وەڵامێکی وشک و برنگ بە قوتابیەکان بدات. ئامانجی سەرەکی لە مامۆستای ڕاهێنەر ئەوەیە کە مامۆستا بەتەنها لەمە دوان نەبێتە سنتەر بەڵکو دەبێت قوتابیان بە شێوازی گروپ و یاخود بەشداری پێکردنیان بە چالاکی. بەڵێ هەموو خولێک ئەگەر بێت و چکە لە پۆل و مامۆستا ئەگەر بێت و ئەوانەی کە بەشدارن لە خولەکە بە شێوازێکی پراکتیزە کار لە خولەکەدا نەکەن ئەو خولە سەرکەوتوو نییە. هەموو خولێک ئێمەش کاتێک کە بە شێوازێکی پراکتیزە مامۆستا فایق ئەو نموزەجانەی پێ جێبەجێ نەدەکردین و داوای لێ نەدەکردین جێبەجێ بکەین نەمانەتوانی سەرکەوتوو بین. بۆیە هەموو ئەو ڕۆڵانی کە مامۆستا دەیبینن وەکو وەڵامێک بۆ پرسیاری کە جەنابەت لە پۆلدا ئەگەر بە شێوازێکی پراکتیزە مامۆستا لە پۆلدا جێبەجێ نەکات دڵنیا بە ئەو دەرسێکی سەرکەوتوو نابێ. بە نمونە من باسی
بابەتێکی کۆمەڵایەتی یەکەم لە بەشی مێژوو بابەتێکمانەیە بە ناوی شەڕی چاڵدێران ئەگەر بێت و ماوەسا هەروە بە وشک و گرنگی باسی شەڕی چاڵدێران کاکە لە نێوان عوسمانەکان و سەفەویەکاندا بوو و لە ناوچەی چاڵدێراندا بوو لە کۆتاییدا عوسمانەکان سەرکەوتوو بوون ئەمە بابەتێکی وشک و گرنگە بەڵام ئەگەر وەکو سیناریۆیەک مامۆستا بتوانێت قوتابیەک بکات بە عوسمانەکان و قوتابیەکی تر بکات بە سەفەویەکان و ئەلێرەدا زۆرانێکیان بە شێوازێکی گەڵتە ئامێز پێ بگرێ و لە کەوتاییدا عوسمانەکە بیباتەوە و دوایش پێچەوانەشی بکاتەوە بۆ هێرە قوتابی عوسمانەکە نەبێت دوای بێت سەفەویەکی تر بێتە عوسمانەکە بۆی نەبێتە بابەتێکی گاڵتە ئامێز دوای دەرسەکە بەڵکو ئەم بابەتە بێتە بابەتێکی چێژبەخش لە ناوچەی شەڕی چاڵدێران ئەم دووە دەکات کاتێک کە جێبەجێ دەکات سیناریۆیەکە قوتابی بە هەرگیز بیری ناچێتەوە ینی من نمونەیەک باز دەکەم لە کاتێک کە مشاهدەی مامۆستایەکم کردو لە ژیانی ڕۆژانەی خۆما بینیمە مامۆستایەک لەو کاتێک کە پێشەوەی پرۆگرامی کوردی پۆلی یەکی سەرەتایی بگۆڕێت پۆلی یەکی بنەڕەتی بینیم منجەڵێکی فافۆنی گەورەی بەدەستەوە و لەگەڵ دەبەیەک دۆ لە سوپەرمارکێتەکەی نزیک قوتابخانە کڕی بووی وتمەوەچێکی مامۆستا و تێتوانی بێ بیبینیت کاتێک بینیم ئەو مامۆستا بە ڕێزا چوو دەرسی دۆدادە ڕژاوی بە شێوازێکی پراکتیکی لە پۆلدا قوتابیەکی کرد بە دارا قوتابیەکی کرد بە دادا قوتابیەکی تری کرد بە زارا نازام ئەکتەرەکانم جوان دەیاد نەمەوە ناوەکانیان بەڵام بە شێوازێکی من خۆم ئێستا جوان جوان سیناریۆکەم لە بیر و ئەزانم دەرسی دۆدادە ڕژاوە چۆن بوو ئەو قوتابیانە چۆن بیریان نامێنێ بۆیە ئیش لەسەر ئەوەکرێ کە دەرسەکان بە شێوازێکی پراکتیزەیی و بە شێوازێک کە لەگەڵ سەردەمیشا و لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەما بگونجێت ئیش لەسەر ئەوەکرێت کە بەم هەنگاوێک بەرەو پێشتر بڕۆین و ئینشاءڵڵا ئەنجامیشی دەبێت ئینشاءڵڵا مامۆستایانی ڕاهێنەر مشاهدەی مامۆستایانیش دەکەن ئەرکەکانی مامۆستای ڕاهێنەر کۆمەڵێک ئەرکی جیاوازن یەک لەوانە یەکەمین جار گەیاندنی پەیامە دوای ئەوەی کە دەجار سەردانی قوتابخانەکان دەکەن و ئەو پەیامەی خۆیان بە مامۆستایان دەگەێنن دوایی داوایان لێ دەکرێت کە ئەم پەیامەی کە بە ئێوە گەێنراوە وەکو مامۆستا پێویستە ئێوە جێبەجێ بکەن لە پۆلدا چۆن جێبەجێ دەکرێت ئەو شێوازەی کە مامۆستا پێویستون مامۆستای ڕاهێنەر بە مامۆستایانی قوتابخانەکان دەبێت بەو شێوازە لە پۆلەکانی خۆیاندا بەڵێ جێبەجێ بکەن پێشتر مامۆستای ڕاهێنەر تەلەفۆن بۆ مامۆستای ڕاهێنراو دەکات یاخود لە ڕێگەی بەڕێوەبەرەکەیەوە پێی دەڵێ کە من فلان کات دێم سەردانی تۆ دەکەم بۆی کە بزانین ئەو بابەتی کە ئێمە وەکو میتۆدێک بە جەنافتمان گەیاندووە تۆ لە پۆلەکەی خۆتا جێبەجێ دەکەی یاننا ئەو مامۆستاش حتمما خۆی ئامادە دەکات جیاواز لە ڕۆژەکانی تر وەلو من لێرەوە پەیامێکم بۆ مامۆستایانی خۆشەویستمەوەیە کە ئەوان هەموو ڕۆژێک با خۆیان ئامادە بکەن و هیچ کاتێک نەبوو مامۆستای سەرپەرشتیار نەبوو مامۆستای ڕاهێنەر و بۆ تەنانەت بەڕێوەری قوتابخانەکەشان خۆیان ئامادە نەکەن بەڵکو بۆ خۆیان ئامادە بکەن بە بەردەوامی بە ئامادەکراوی بچنە قوتابخانەوە بەڵێ کە چوونە قوتابخانەوە و دەرسەی خۆیان بەو شێوازەوتەوە کە قوتابی چێژی لێ دەبینێەوە کە خۆشی دەتوانێت دڵخۆش بێ بەوتنەوەی دەرسەکەی ئەلێرەدا مامۆستای ڕاهێنەر کە سەردانی دەکات هەڵسەنگاندنی بۆ دەکات بەڵام ئەم هەڵسەنگاندنە بە تەنیا لێرەدا ناوەستی هەڵسەنگاندنەکە خاڵی هەنگاوی دووەمی هەیە هەنگاوی دووەمی دوای ئەوە مامۆستای ڕاهێنەر بە هاوکاری بەڕێوەبەری قوتابخانە یاخود یاریدەدەری بەڕێوەبەری قوتابخانە بەبێ ئامادەبوونی مامۆستای ڕاهێنراو دەستێ سەردانی پۆلەکان دەکات فیدباک یاخود هەڵسەنگاندن بەڵێ هەڵسەنگاندن بۆ مامۆستایەکان لە ڕێگەی چەند قوتابیەکەوە دەکات و قوتابەکان هەڵسەنگاندنێکی تەندروست بۆ ئەو مامۆستایە دەکەن و مامۆستایەکەش ئەنجامێک دەدات بە بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنان لەسەر ئەو مامۆستایە مامۆستای دروستکارەکانتان لەگەڵ سەرپەرشتیارانی هاوڕێیانی ڕەخنەگری قوتابخانەکان نزیک نییە یاخود با بڵێن تا چەندە کارەکانتان تێکەڵە یەکترە بەڵێ طبعاً ئێمە بە هیچ شێوازێک کارەکانمان تێکەڵ بە کاری هاوڕێی ڕەخنەگر ناگبێت ئەوان زۆر بەڕێز و خۆشەویستن ئەوان مامۆستای گەورە و بەڕێزی ئێمەن ئەوان هەڵدەستن چی دەکەن هەڵدەستن کۆمەڵێک یاسا و ڕێنمایی هەیە ئەم یاسا و ڕێنماییانە بەردەوام ساڵانە کە لە ڕێگەی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی ئەزمونونەکان و بەڕێوەبەراتیەکانی تری سەر بە وەزارەت دەردەچێ ئەمان لەم ڕێگەیەوە لە قوتابخانەکانە جێبەجێ دەکەن و بەرجەستەی دەکەن تاکە بەڕێوەبەراتیەک کە پەیوەندی بەوانەوە نییە بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنانە کە سەر بە وەزارەتی پەروەردەیە ئەوان تەداخولی ئەم بەڕێوەبەراتی یاخود لە ڕێگەی ئەم بەڕێوەبەراتی و هیچ ڕێنمایەک بۆ ئەوان ناچێت تەنها و تەنها ڕێنمایی بۆ مامۆستایانی ڕاهێنەر لە بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنانی پارێزگاکانەوە دەچێت و هیچ پەیوەندیەکمان بە یەکترەوە نییە تەنها هاریکاری و هاوکاریکردنی یەکتر نەبێت ئەوەندەی من بزانم ئەم
شەو لەگەڵ کەسێکی هاوڕێی نزیکی خۆم بووم کە هاوڕێی ڕەخنەگرە وتی لە قوتابخانەکان پەیامی ئەومان داوە کە بەڕێوەبەرەکان هاوکارێکی تەواوی مامۆستانی ڕاهێنەر بن چونکە هۆکارێکی گرنگن بۆ سەرخستنی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان. بەڵێ کەواتە مامۆستایانی ڕاهێنەر ئەرچیان چییە بەرامبەر بە بەرزکردنەوەی ئاستی زانستی مامۆستایان ڕۆلیان هەیە یاخود نییە؟ بەڵێ ئەرکی سەرەکیانە کە ئێستا مامۆستای ڕاهێنەر هەستێت بە بینینی ڕۆڵی بەرزکردنەوەی ئاستی زانستی مامۆستایان کاتێک کە تۆ دەجار دەچیتە قوتابخانەیەک ڕاهێنان دەکەی و ئەم ڕاهێنانش ئەبێ بەرجەستە بکرێت لە ناو پۆلی خوێندندا ئیتر مامۆستای ڕاهێنەریش دەچێت مشاهدەی مامۆستای دەکا یعنی هیچ عیلاجێک نامێنێتەوە ئیلا مامۆستای بەڕێزیش بیر لەوە دەکاتەوە کە ئیتر گۆڕانکاریەک بکات لەو شێوازی دەرجوتنەوەی کە خۆی پێشتر وتێتەوە بۆ شێوازە نوێیەکەی کە ئێستا هەیە ئەگەر شێوازە نوێیەکە جێگەی سەرنج و تێڕامان بوو بۆی کە هەڵەیەکی تێدا هەیە و ناتوانرێت ئامانج بپێکێت ئەوە ئێمە دەستخۆشی لەو مامۆستا بەڕێزانە دەکەین و با هۆکارەکانیشمان پێ بڵێن و ڕێکی باشتریشمان پێ نیشان بدەن. بەڵام کاتێک کە ئەم ڕێگە نوێیانە بینراوەتەوە کەسانێکی پسپۆڕ و ئەکادیمی توانیویانە بگەنە سەر ئەو خاڵانەی کە لێرە دەستنیشان کراوە کە کۆمەڵک میتۆدن ئێمە بە مامۆستانی خۆمانی بگەینی لە قوتابخانەکانە دڵنیا بە مامۆستای بەڕێز ئەنجامی زۆر باشیە بێت و ئاستی زانستی مامۆستانی زۆر بەرز دەبێتەوە. تێبینیەوەمان کردووە کە لە ئەم چەند دیداری خۆماندا کە ئێمە سەردانی قوتابخانەکانمان کردووە دێنەوە بۆ لامنە مامۆساکان پرسیاری ترمان لێ دەکەن زۆر خۆشحاڵن بیدایەت تۆزێک لەوە چوو خۆشحاڵ نەبن بە بینینی ئەم خولانە بەڵام دوایی کە تێگەشتن کۆمەڵک بابەت و شتینی و هاتوۆتە ناو ژیانیاندەوە لە کاری پەروەردەیی بۆ ئامێزێکی گەوریان بۆ کردوتەوە چکە ئەو مامۆستانەی ئێمەش لە کۆتاییدا بە تایبەتی مامۆستانی هەرێمی کوردستان کە ئامادە بوون لە هەموو نەهامەتەکانی خەڵکی کوردستانە دەرکای قوتابخانەکان بکەنەوە خزمەت بە قوتابیان و خوێندکاران ئێمە بکەن بە هەموو شێوازێک خزمەتیان کردووە دڵنیان بۆ ئەمەش باوەشێکی گەورە و فراوان دەکەنەوە چکە لە کۆتاییدا ئەو مامۆستاکانی ئێمە و بەرپرسەکان و خەڵکانی تری ئەم وڵاتە شیان گەیاندووە بەم قۆناغی ئێستا و پشبەخوا بەرەو پێشتری شەڕوات. بەڵێ کەواتە مامۆستای دریش بە کورتی بڵێم کە هاوکارن لە باشترکردنی پرۆسی پەروەردە. پێگومان بەڵێ زۆر باشە. چی بکرێت با ئەوە بکەین بە کۆتا پرسیار چی بکرێت بۆ ئەوەی پرۆژەی استراتیژی ڕاهێنانی مامۆستایان سەرکەوتوو بێ لە وەزارەتی پەروەردە کە خۆی لە سەرەتادا وەزارەتی پەروەردە پاڵپشتێکی باشی ئەم پرۆژەیە بووە؟ بەڵێ طبعا من بەڕاستەکەی دەستخۆشی لە وەزارەتی پەروەردەکەم هەموو کات پێشنیاری زۆر باشم بۆ وەزارەتی پەروەردە هەبووە بۆ هەموو فرۆسەکانی خوێندن هیوادارم لە مەشیانە وەزارەتی پەروەردە هەر وەکو چۆن جارەکانی تری گوێگرێکی باشی ئێمە بوون ئەم جارش بە هەمان شێوە گوێگرێکی باشی ئێمە بن بە حکمی ئەو ئەزمونەی کە من لە کاری پەروەردەیی و لە کاری ڕاهێنان و لە ئیدارەدانی قوتابخانە و لە پێشووتریش کە وەکو مامۆستای سەرکردە خولمان بۆ مامۆستانی شاری هەولێر کردوتەوە نزیکەی 16,000 مامۆستا خولمان پێبینیون ئێستاش دەڵێم با وەزارەتی پەروەردە بیر لەوە بکاتەوە کە لە پشووی هاوینی ئەم ساڵی خوێندنی 2023 2022 کۆنفرانسێکی پەروەردەیی بۆ مامۆستایانی ڕاهێنان لە گشت پارێزگاکانی هەرێمی کوردستان لە شاری هەولێر ببەستێت. لەم کۆنفرانسەدا کۆمەڵێک بڕیار و ڕاستپاردە دەربچێت بەپێی ئەو بڕیار و ڕاستپاردانە هەموو مامۆستایانی ڕاهێنان ئەرک و مافی خۆیان بە جوانی بە شێوازێکی ئەکادیمی بە شێوازێکی تەندروست بە شێوازێک کە لەسەر ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە بڕوات جێبەجێ بێت چکە لێرەدا بەڕاستی نایشارمەوە لەوە چێ خەلەلێک هەبێ ئەنی خەلەلەکە ئەگەر بێت و من بە شێوازی خۆم مامۆستایەکی ڕاهێنەری تریش بە شێوازی خۆی مامۆستایەکی ڕاهێنەری تریش بە شێوازی خۆی بچنە قوتابخانەکان وانەی ڕاهێنان بڵێنەوە لەوانەیە تێکەڵاویەک دروست ببێت لەوانەیە لە قوتابخانەیەک شتێک وترابێتەوە لە قوتابخانەیەکی دیرە ئەو شتە نەوترابێتەوە بەڵام ئەگەر بکرێتە پرۆگرامێک نەهجێک کە مامۆستایان ڕاهێنەر لەسەری بڕۆن بۆ نمونە ئێستا ئێمە پرۆگرامێکی کاتیمان بۆ ئەم ماوە کورتەی کە ماوە بۆ ماوەی خوێندن کە بریتە لە 6 دیدار بۆ ئێمەی مامۆستایان ڕاهێنەر کە لە قوتابخانەکانە دەیکەین پرۆگرامێک دانرا. بەڵێ ئەم پرۆگرامە ئێوە پرۆگرامتان نییە لەسەر پرۆگرام ناڕۆن لە باس ئەمەوێ باسی ئەوە بکەم ئەم پرۆگرامە پێمان وترا کە لە دیدار یەکەم باسی چیەکەن لە دووەم لە سێم لە چوارەم بەم شێوازە ئەگەر بێت و ئەمە بکرێتە پرۆگرامێکی
گشتگیر وەکو ناهجێک وەکو کتێبێک وەکو منهەجێک بۆ مامۆستایان ڕاهێنە دابندێت دڵنیا بە وەزارەتی پەروەردە زۆر سەرکەوتووترە بێت چونکە بۆ نمونە من ئەگەر ئێستا پرۆژەکە سەرکەوتووتر بێگومان ئەگەر ئێستا من لە قوتابخانەی خۆم بۆ نمونە لە دیداری سێم با بە نمونە باسی میتۆدی سنگاپوری بکەم مامۆسایەکی تر باسی میتۆدی بازنەی بکات ئەلێرەدا تێکەڵاویەک دروستە بێ بەڵام کە بۆ هەر هەموماندانرا هەر هەمومان باسی میتۆدی سنگاپوری بکەین هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستان لە دیداری سێم باسی میتۆدی سنگاپوری دەکەن هەموو مامۆستایانی هەرێمی کوردستان دەزانن میتۆدی سنگاپوری لە دیداری سێما چی کاتە بە قۆناغبەندی بی بێگومان ئەوجا ئەگەرەوە لە کۆنفرانسێکی پەروەردەیە بکرێت هەر هەمووی بە شێوازێکی تەندروست لەلایەن ئەو مامۆستا ڕاهێن مامۆستای زۆر بەتوانامان تێدا هەیە مامۆستای ڕاهێنەر لەلایەن ئەو مامۆستا بەڕێزانەوە ئەوانش کە دەرسیان وتۆتەوە بە ئامادەبوونی مامۆستا فاقیش وە کۆمەڵێک پسپۆڕی بەتواناش لە وەزارەتی پەروەردە دڵنیان پرۆگرامێکی زۆر سەرکەوتوو دەرەچێ و ئەنجامێکی زۆر باشیشی دەبێت مامۆستا ئیدریس ئێمەش تەمەنای سەرکەوتنتان بۆ دەکەین هیوادارین کە وەزارەتی پەروەردەش زیاتر پاڵپشتان بێ و بۆ ئەوەی پرۆژەکە باشتر سەرکەوتوو بێت دووبارە بەخێر بێ سەر سەرچاوان لە کۆتایشدا من زۆر سوپاسی کەناڵی پەروەردەیی وە سوپاسی برای بەڕێز مامۆستا ڕێبازەکەم هیوادارم ئەم تەلەڤیزۆنە ببێتە کەناڵێکی ئاسمانی و زیاتر گرنگی بە پرۆسەی پەروەردە و فێرکردندا لە هەرێمی کوردستان و زۆر سوپاس بۆ میوانداریتان هەر سەرکەوتوو دووبارە بەخێر بێ خۆشەویستان و ئازیزان لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی پۆڵەکەم لە تەلەڤیزیۆنی پەروەردەیی و دەتوانن لە ئینستاگرام هەروەها پەیجی ڕادیۆی پەروەردەی وەزارەتی پەروەردە و تەلەڤیزیۆنی پەروەردەیی بینەری سەرجەم بەرنامەکانمان بن تا بەرنامەیەشتر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ